عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارۆی حکوومەتی عێراق؟ ئەو مشکلەی بەغدایە و بە هەولێرێ لازم اتفاقێکی دینەن لە مابینێ بەغدادێ و ئەربیلێ اتفاق سياسي دين اتفاق بو او ملتي هوليريت نشتيا وملتي بغداد. نطمح ونتمنى من الحكومة كردستان وحكومة بغداد أن يتوحدوا ويتفاهموا فيما بينهم، لأن هذا يصب في مصلحة المواطن العراقي بجميع القوميات والأطياف. فنتمنى من جميع الحكومات التعاون والتفاهم فيما بينهم ليصب في مصلحة المواطن. هیوادارم ماڵی کورد بکەنە یەک ڕیز بۆ ئەو خەڵکی فەقیر و هەژار، هەر بۆ خەڵکەکە بێنە سەر یەک مێس قسەی خۆیان بکەنە یەک، هاوڕێ لەو خەڵکە بدەنەوە. داواکارم لە بەڕێزان سەرکردایەتی کورد هەموو لایەنەکان بەسە هەتاکەی خەمی لەو خەڵکە بخۆن.